الو سلام جان بقربان جان زۆر باشە کەنجین ئێوارێ سبێ ئێوارێ زۆر باشە زۆر باشە باشە برای من باشە خوا حافظ خوا لەگەڵ خوا حافظ لاجان جان چۆنی لاجان چێلە جوابم نادەیەوە سیرکە دڵی چەند ڕقا پێی غەدرێک داوای لێبوردن بکە لاجان هەرتووڕێی ئەتوەرتووڕێی دەزانم ئەوڕۆ غەڵەت بوو نەدەبایە ماڵێ بەجێ بێڵم بەس بەخوای کۆنتڕۆڵم خۆم لە دەستدا تۆ فێری شتە بچووکەکان گەورە بکەی لاجان زۆر لەسە قسەی مەڕۆ بە بیری شماتەوە سبەی ئێوارە لە ماڵی سەلامی برام داوەتی ئێستا کاتێتی منیش سەر و دڵی بگرم چێرە جوابم نادەیەوە ئەمن نایم لەبەر چ نایەی نایم تۆ غەزبەن لەسەرتە دەبی بێ نایم لەبیرتە لە ماڵە خوشکم داوت بووین تۆش نەهاتی لاجان بە خۆت دەزانی ئەمن کەیفم بە مێردی خوشکت نایە دادەنیشی قسەی گەورە و بەس بەکی خۆشی دەکا کەواتە منیش نایم دی و تەواو نایم وتم لاجان احترامی خۆت بگرە ئەو پڕبەتی داکە بابتە لە پەروەردی دایک و باوکە خۆ زۆر جوانە پێت دەڵێم بێدەک بە بالت دەی لێم دا هەرەوە ماموو لێم دەی یەک سانیە و یەک دەقە لە لات نامێنم ئەلۆ کچم باوکە وەرە بە دوامدا من یەک سانیە دیکە لە لایەوە پیاوە ناژیم کچم ئەو قسەیە چییە؟ شتی واکوو دەبی؟ باوکە من وا دێمەوە کچم شتی واکوو دەبی؟ نابی مار و مێردی خۆت بەجی بێلێ نابێ باوکە من ناتوانم لێرە بژیم هەناسەم بۆ نایە لێرە چیتر لێرە ناژیم دەڵێم وا دێمەوە سەبر بگرە کچم سەبر بگرە ئێستا بە خۆم دێم باش چاوەڕێتم باوکە گیان